هەر سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و ئەو گلەی و گازەندانەی کە لێ هەبوو داخۆ ئەو پرۆسەیە بە چاچی بەڕێوە چووە یاخود نا میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان زیاتر قسە لەسەر ئەم بابەتت دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز حوسەین ئیبراهیمی پسپۆڕ و شارەزای هەڵبژاردنەکان و چاودێر لەسەر کۆمیسیۆن میوانمانە ڕاستەوخۆ لە کەربەلاوە. بەڕێزی ئیبراهیمی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با بە پرسیارێک دەست پێ بکەین. بەڕای ئێوە چاودێرن لەسەر کۆمیسیۆن، هۆکاری کارنەکردنی ئامێری هەڵبژاردنەکان نە پەنجەمۆری دەخوێندەوە نەکارتەکان بۆچی تەنها لە ناوچە کوردستانیەکان و لە هەندێک ناوچەی سونەنشین هەبوو؟ هۆکاری ئەمە چییە؟ ئەمە پیلان بوو یان ئامێرەکان کاریان نەدەکرد؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. سڵاو لە بینەرانی کوردستان 24. ڕاستەکەی من وەکو چاودێرێکی سەربەخۆ قسە دەکەم لەسەر هەڵبژاردن و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان مەسەر بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان نیم. بابەتی ئەوەی کە ئامێرەکان کاریان نەکردووە ئەمە پێشتر لە بابل و بەسڕەش ڕووی داوە، لە دیوانێش هەمان کێشە لە کەربەلاش دروست بووە. کێشە لە ئامێرەکاندا هەبووە، هەرچەندە کارکردن لەسەر ئامێرەکان بەردەوام بووە، بەڵام دیارە ئەم کێشەیە بەردەوام بووە. واتە کێشەکە تەنیا لە ناوچە کوردەکان بە دیاریکراوی نەبوو، بەڵکو لە هەندێک ناوچەی دیکەش هەمان کێشە پێشتر دروست بووە. لە تەواوی ناوچەکانی عێراق دروست بووە، لە تۆڕی ڕێکخراوی شەمسیش ئەم شتەی گرتووە و پێشتر ئاماژە پێکردووە. زۆر باشە. بەڕێز ئیبراهیمی دوهی هین چاودێر بوون لەسەر هەڵبژاردنان و لەسەر کارن کۆمیسیۆنێ بە شێوەیەکی گشتی هەڵبژاردن چاوە بڕێوە چوون هەڵبژاردنەکە نەزیح بوو یانژی خۆڕۆقات و پێشلکاری و بنپێکاری هەبووینە. بەڕێز ئیبراهیمی ئەگەر تو گەلمە مابی من پرسیارە vەیەکێ کرد بگوتی دوهی هین چاودێر بوون شێوەیەکی مەیدانی و سەرپەرشتی یان بشن چاودێریە هەڵبژاردنان کرد کارên کۆمیسیۆنێت کرد بە شێوەیەکی بەردەوام. چاوە بڕێوە چوو ینی پرۆسەکە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری عێراقی پرۆسەیەکان نەزیح بوو یا پاقژ و بێگرد بوو یانژی خۆڕۆقات و بنپێکاری تێدا هەبووینە. ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوەکان دوای ئەوەی کە پرۆسی هەڵبژاردنمان چاودێری کردووە بینیومانە کە زیاتر لە 900 سەرپێچی لە ڕۆژی هەڵبژاردننی دەنگدانی گشتیدا هەبووە. ئەم سەرپێچیانە تۆمارکراون لە ئێمە و بەرز کراونەتەوە بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان وە راپۆرتەکە بەرز دەکرێتەوە بۆ دەستەی دادوەری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و لەوێش چاودێری ئەم پرۆسەیە دەکرێت و بە هەند وەردەگیرێت لە ڕۆژانی داهاتووشدا قسەی زیاتری لەسەر دەکرێت. دوای ئەوەی ناوی براوەکان بە تەواوی ڕادەگەیاندرێت و پەنا بۆ دادگای باڵای فیدرالیش دەبین بۆ ئەوەی ئەم گلەیانەیان پێ بگەێنین و سەرپێچەکان لەوێش تۆمار بکرێن ئەگەر پێویست بکات. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەی کە سەرپێچەکان تەنیا زەرد و سەوز بوون، سەرپێچی سوور نەبووە، هەندێکیان زەردن هەردێکیان سەوز بوون. ئەمە سەرپێچی بەڕاستی بەو ڕادێ بەرز نین، ینی کاریگەریان لەسەر دەرەنجامەکان نابێت، بەڵام بە هەمە حاڵ ئێمە ڕێکاردەگرین نەبەر. زۆر باشە بەڕێز ئیبراهیمی ئەوەی ڕاگەیەندراوە دەڵێت لە 141 خەڵکی عێراق بەشداری هەڵبژاردنیان کردووە، بەڵام بەڕای چاودێران هەمیشە ئەو ژمارەیە زۆر باڵایە دەبێ بێتە خوارێ، یعنی لە 135-36 بەشداریە. بۆچی خەڵکی عێراق بەشداریەکی کەمیان لە هەڵبژاردنەکاندا کردووە؟ بەدڵنیاییەوە چەند لایەنێکی سیاسی هەبوون کە بایکۆتی پرۆسی هەڵبژاردنیان کردووە و ڕەتیان کردوێتەوە بەشداری بکەن وەکو ڕۆتی سەدر و بەڕێز موقتەدا سەدر، هەروە هێزەکانی تیشترین و تیشترینیەکان لە ئەساسەوە ئەم پرۆسیان بایکۆت کردووە بەشداری ناکەن. ئەگەر هاتوو وایە ئەمانە بەشداریان کردبووە هەندێکلایانی دیکە بەشدار بوون، ئەوە ڕێژەی بەشداریکردن زۆر لەوە بەرزتر دەبوو کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا هەبووە. وەکو دەزانن کە لە هەڵبژاردنەکانی پێشوو لە ساڵی 2021 بینیمان کە ڕێژەی بەشداریکردن نەگەیشتووەتە ڕێژەی
ئەو ڕێژەیە کە ئێستا هەیە چونکە لە بنەڕەتدا جۆرێک لە دوورکەوتنەوە هەیە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن چونکە باوەڕیان بە پرۆسەی سیاسی نییە لە عراقدا بەڵام من جەخت لەوە دەکەمەوە جارێکی دیکەش ئاماژە بۆ دەکەم کە ئەگەر هەندێک لایەنە هەندێک پێکاتە بەشداریان لە هەڵبژاردن کردبووە بەم شێوەیە نەدەبوو بەڕاستی سەدرەکان ڕۆتی سەدر شتێکی کەم نییە لایەنی زۆری هەیە بۆیە ئەم بایکۆتەی ئەمانە کاریگەریەکی زۆر گەورە لە هەڵبژاردنەکان هەبوو ئەمە جگەلەوەی چەند پێکاتە و لایەن و لیستێکی دیکەش هەبوون لە بەتایبەتی لەوانەیە کە پێیان دەگوترێت تشرینیەکان هەندێک هێزی دیکەش هەبوون تەواو بایکۆتی ئەم پرۆسەیان کرد بە مەش کاریگەری زۆر گەورەی هەبووە زۆر باشە بەڕێز ئیبراهیمی دوهێ مەزانی کو لە گەلێک ناوچان تایبەت لە کەرکووکێ لە نەینەوە بسەدەما کێشەیە پەنجەمۆرێ و کارتێ خەلکێکی زۆر دەنگدەرێکی زۆر نەکاری دەنگی خوا بدەتن هادی عامریشی ئەوڕۆ داخوانیەکی دامەشە بەvەیەکێکی لە کو پیوەستە کۆمیسیۆن پشت بە کارتا نیشتیمانی ببەستیتن ji vir şonda binêrîna hewa weke çavdêrekê helbijartinan karta niştîmanî eger bibte pêwer dê çareseriya van kêşane ketin بەڕێزم کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان چەند چارەسەرێکی بۆ ئەم کێشانە داناوە پێشتر هەوڵی داوە بیانگرێتە بەر هەندێک لە چینەکانی شۆکاری ئەم کێشانە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە بەشێک لە خەڵکی شارزایەکی یاسایانیە و فەرهەنگی یاسایان نیە بۆ منە کاتێک کەسێک کە نەخۆشی شەکرەی هەیە ناتوانێت پەنجەمۆرەکەی دەربچێت وە ئامەرەکان نایخوێنەوە پێویستە ئەو کەسانە سەردانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بکەن و لەوێ داوای نوێکردنەوە بکەن بۆ ئەوەی بتوانن پەنجەمۆر لەسەر تۆمارەکانیان هەڵبگرن و تەنیا بە کارتەکانیان بتوانن دەنگ بدەن ئەگەر ئەمانە ئەم ڕێکاریانیان کردبووە ئەو کاتە خەڵکێکی زۆر زیاتر مافی دەنگدانیان دەبوو بەبێ ئەوەی پەنجەمۆر بکەن دەشمەوێت ئاماژە بە شتێکی زۆر گرنگ کە من وەکو چاودێرێکی نێودەوڵەتی بەسەر پرۆسی هەڵبژاردن و کۆمیسیۆنە و هەڵبژاردنەکانی عێراق ئەم جارە زۆر بە وردی بەڕێوە چوون یەکێکە لە باشترین هەڵبژاردنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام کێشەکە ئەوەیە کە ئێمە هەمیشە لەلایەن خەڵکەوە چەند هەڵەیەک دەکرێن وەروها گومان بڵاو دەکرێتەوە لەوەی کە ئامێرەکان بەم شێوەیە بوونە کۆمسیۆن هەڵەکان چارەسەر نەکردو ئەم گومان خستنەوەیە شتێکی باوە لە هەڵبژاردنەکاندا ئەگەر هاتوو هاوڵاتی و خەڵک هەماهەنگی زیاتر بکەن ئەم کێشانش نامێنن دەتوان پەنجەمۆرەکانیان لا بدەن وەکو ئەوی ئاماژەم پێکرد لە بابەتی نەخۆشی و هەروها تەواوی بابەتەکانی دیکە باش بەڕێز ئیبراهیمی پێ دوایە دوای ئەم هەڵبژاردنانە نەخشەی سیاسی لە عێراقدا دەگۆڕێ من مەبەستم ئەوەیە دەسەڵاتدارانی بەغدا بڕوایان بە فیدرالیەت و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان نییە ئەوان بڕوایان بە مەرکەزیەت هەیە پێ دوایە ئەوان دەسەڵاتەکان شۆڕ بکەنەوە بۆ پارێزگاکان و گۆڕانکاریەک لە نەخشەی سیاسی لە عێراقدا دروست ببێ بەڵێ بەڕێزم وەکو پێشتریش ئاماژەم پێکرد سەبارەت بە هەڵبژاردنەکە کاتێک وڵاتیانی بەسڕا لە ساڵی 2005 داوای ئەوەیان کرد کە بەسڕا ببێت هەرێمێکی فیدرالی و هەرێمێکی تایبەت بەخۆیان هەبێت بە ناوی هەرێمی بەسڕە بابەتەکە دەنگی پێدرا و خەرایە دەنگدانەوە لەو ساتەوە کاتێک دەنگدان کرا کۆمیسیۆن هەڵبژاردنەکەی ئەنجامدا و هەروەها بابەتەکەی خستە دەنگدانەوە بۆ خەڵکی بەسڕ ئێوە دەتانەوێت هەرێمێکتان هەبێت یاخود ناتانەوێتە هەتان بێت لەوە دەرکەوت کە خەڵکێکی زۆر نانەوێت ئەم بابەتە لەنێو بەسڕە دروست ببێت فیدرالیزم بابەتێکی دەستوریە و پێویستە جێبەجێ بکرێت بوونی هەرێمێکی فیدرالی و بابەتێکی دەستوریە دەکرێت هەر پارێزگایەکی دیکەشی خود کۆمەڵە پارێزگایەک هەمان شت بکەن ئەمە لە دەستور جێگیر کراوە پێویستە ئەنجام بدرێت بەڵام ئەگەر هاتوو ویستی سیاسی ئەمەی نەویست پێویستە ویستی خەڵکی جێبەجێ بکرێت بابەتە سیاسیەکان جیان لە ویستی خەڵک و ویستی زەمەر بۆی ئەگەر هاتوو ویستێک لەلایەن پارێزگایەکەوە هەبێت بۆ ئەوەی ببێتە هەرێمێکی فیدرالی ئەمە مافی خۆیەتی بابەتێکی دەستوری هیچ کەسێک نابەڕێگر لەم بابەتە بکات زۆر باشە بەڕێز حوسێن ئەگەر دیقەت بدەیت تەوایە هەڵبژاردنên راboriyên li Iraqê hatîne kirin bi rêve çûn zۆربەیە layanên siyasiyên bejdar di هەڵبژاردنان da nerazîbûn hebûn daxwanî didan digot tezwîrateka zûr di هەڵبژاردنان da hatiye kirin çawa bu ev هەڵبژاردنە weke te niha amaje pêkirî paqiştirîn هەڵبژاردن بۆ di rojhelata navaraz da di demekê da Iraqê daxa ji Yekîtiya Ewropa ji netewên yêgirtî nekir bû ku bên serperiştiya هەڵبژاردنان bikin yan çavdêriya هەڵبژاردنان bikin
بەڵێ بەڕێزم من نەمگوتۆ کە باشترین هەڵبژێردە من گوتم یەکێکە لە باشترین پرۆسەکان یەکێکە لە باشترین میکانیزم لە هەڵبژاردن لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەمە خاڵی یەکەمە بابەتی دووەم من وەکو چاودێرێک بەسەر پرۆسەی هەڵبژاردن لە ساڵی 2005 تاکو ئێستا لە دەرەوە و لە ناوەوەی عراقیش ئەم پرۆسەیەن بینیوە باشترین میکانیزم و باشترین پرۆسەی هەڵبژاردن لە پەرلەمان لە ساڵی 2021 کراوە چونکە دەرەنجامەکان زۆر ورد بوون ئەو شتانە ڕووی نەداوە کە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2008 ڕووی داوە لە سووتانی سندوقەکان و یاریکردن بە ئەنجامەکان ئەو کاتەوە نەتۆ یەکگرتوەکان چاودێریان کرد یەکێتی ئەوروپا بە هەماشەوە ئێمەش بەشدار بووین لەگەڵ لەکاندی کەوتین دەوڵەتی بەڵام سپاس بەڕێز حوسێن پرۆسەی هەڵبژاردن شەفافە بەڕێز حوسێن ئیبراهیمی بسپۆر و شارەزای هەڵبژاردنان و چاودێر لەسەر کۆمسیۆنە لە کەربەڵای شوەیەکە ڕاستەخۆت گەلمە بووی گەلێکی سوپاسین هەرابن